ئێوتیانەوە ئەمیرەکەمانە کە توو نارتە حمص ئەویش ناوی لە لستی فەقیرەکانایە. وتی ئەمیرکم فەقیر؟ وتیان واللهی نەک فەقیرە بە حەفتە ئاگر لە ماڵیان ناکرێتەوە. ئەڵێ فەبەکا عومەر، ئیمامی عومەر دەستی کردە گریانێکی زۆر بەکوڵ، زۆر گریا بۆ حاڵی سەعید. وتی بۆ خاتری خوا پیاوە کە چی ڕووی داوە، خەلیفەی ئیمانداران مردووە، مسلمانان لە جەنگ و غەزایە شکان. وتی والله لەوە خراپترە، دخلت علي الدنيا لتفسد آخرتي. وتي ژنەکە بەخوا لە هەمووی خراپترە، دنیا تووشم بۆی قیامەتم بڕوخێنێ. یان وتی الحمد لله الذي ما خاب ظني بك. وتی سپاس بۆ ئەو خوایەی لە گومانی خێری من ئابووی لە یەکەم ڕۆژەوە تەعیینم کرد، منت شەرمەزار لای خەڵکەکە نەکرد. خۆشەویست ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە سەردەمی خۆیە، وەفدێک لە حیمسەوە هاتن بۆ لای عومەری کوڕی خەتاب، وەفدێکی خەڵکی حیمس لە سووریا. کاتێ هاتنە لای ئیمامی عومەر زۆر بە خێراتنیانی کرد، فەرمووی اكتبوا لي أسماء فقرائكم. وتي ناو فقیرەکانتانم بۆ بنووسن بۆ ئەوەی کۆمەڵێ خەراج و خواردن و پیتاک و پۆشاکتان پێ بدەم بیبەنەوە بۆیان، بۆ ئەوەی ئەوانیش تۆزێ دیارەیەک وەربگرن و دڵیان خۆش بێ. دەستیان کردە ناونووسین، سەیری لیستەکەیانی کرد، سەیرەکان ناوی سەعیدی کوڕی عامری تایە. وتی پێم ناڵێن ئەم ناوە ناوی کێیە، ناوەکەی ئەناسیەوە. ئێوتیانەوە ئەمیرەکەمانە کە توو نارتە بۆ حیمص، ئەویش ناوی لە لستی فەقیرەکانایە. وتی ئەمیرکم فەقیر؟ وتیان واللهی نەک فەقیرە بە حەفتە ئاگر لە ماڵیان ناکرێتەوە. ئەو پیاوەی کە تۆ نارتە والی شارەکەی ئێمەیە، والی منتیقەکەی ئێمەیە، فەکەئەنەما حیمص ئەو کاتە بە ئەندازەی ڕەنگە هەرێمی کورسان دەسەڵاتی هەبوو بێ، والی ئێمەیە و خۆی لە ئێمە فەقیرترە، والله بۆیە ناومان نووسیەوە بۆ تو. ئەڵێ فەبەکا عومەر، ئیمامی عومەر دەستی کردە گریانێکی زۆر بەکوڵ، زۆر گریا بۆ حاڵی سەعید. ئەڵێ وتی کۆمەڵێ خواردن و پارە و زەخیرەی دایە فەقیرەکان. وتی ئەم 1000 دینارەشم بە ئەمانەت بۆ بەرن، بیدەنە دەست سەعیدەوە بڵێن با تۆزێک خەریک خۆی و مناڵەکانی بێ و موری تۆزێ ڕێک بێتەوە. چکۆم عومەر قەت ناعەدالەت نییە کە 1000 دیناری بۆی ناردەوە کە 100,000 دۆلاری ئەمڕۆ بێت. ئەڵێ کە وەفدەکە ئەکەنەوە حیمص، بەسەرهاتەکەی ئیمامی عومەری بۆ باسەکەن و 1000 دیناری ئاڵتون لە جاخێکە ئەیدەنی، ئەڵێن ئەمەشی بۆ تو ناردووە، وتێتی با ئوموری خۆی پێ ڕێخاتەوە. ئەڵێ سەعید دەستی کردە گریانێکی بەکوڵ، خێزانی وتی بۆ خاتری خوا پیاوە کە چی ڕووی داوە، خەلیفەی ئیمانداران مردووە، مسلمانان لە جەنگ و غەزایە شکان. وتی والله لەوە خراپترە، دخلت علي الدنيا لتفسد آخرتي. وتی ژنەکە بەخوا لە هەمووی خراپترە، دنیا تووشم بۆی قیامەتم بڕوخێنێت، دنیا هاتەتە بەردەسم بۆی ماڵکاولی ڕۆژی ڕوت و ڕەجاڵیم کە ئەتوانی هاوکاریم کە. وتی پیاوەکە بەس خەفەت مەخۆ حەچیت بێ بەیەکەوەیکەین. ئەڵێ هەڵسا هەموو 1000 دینارەکەی ئەو شەوە بەش کرد لە خەڵکی حیمص و هەمووی دایە فەقیرەکان. ئەڵێ دوای ماوەیەک ئیمامی عومەر بە سەردان ئەچێتە حیمص، پرسیاریان لێکە، ئەڵێ ئەی خەڵکی حیمص، هاتوومە خۆم بەدەمی پرسیارتان لێ بکەم، ئەگەر ڕەخنەیەکتان هەیە لەم ئەمیرە بۆتان بگۆڕم. ئەڵێ هەمویان وەصف و سەنای ئەمیری خۆیانیان کرد، سەعیدە ڕەحمەتی خوای لێبێت. بەڵام وتیان ئێمە 3 ڕەخنەمان لێ هەیە، بەڕاستی پێمان خۆشە بۆمان ڕوون کاتەوە. یەکێ لەو ڕەخنانە بەیانان درەنگ دەرەچێت، ئەمەمان پێ خۆش نییە، یعنی بەیانان کاتێ دەرەچێت ڕەنگە دەور سەعات دەبێ، 10 شتێک کەم پێش نوێژی نیوەڕۆ دەرەچێتە دەرەوە. مسلمانان پێویستیان پێێتی و ئەو ئەمیرە و پێویستە ئیشی خەڵک هەلکە. دووەم، شەوان میێوان ڕاگیر ناکات، دەرگە لە کەس ناکاتەوە بڕۆی دانشی و دەمەتەقێ بکەیت و باسی وەزعی خۆتی بۆ بکەیت و ئەوانە. سێیەم، هەفتەی ڕۆژێک نزیک عەسر دەرەچێتە دەرەوە، لە هەفتەیەکە ڕۆژی ئەمە دووبارە ئەبێتەوە، ئیتر بە پێی کاتەکان نازانین چی کاتێکە. ئەڵێ عومەر وتی سەعید ڕوونکردنەوەیان پێ بدە بزانە بۆچی ئەم ڕەخنانیان لە جەنابەت هەیە. ئەڵێ وتی ئەی ئیمامی عومەر، وەڵڵاهی ئەوەی کە بەیانان درەنگ دەرەچم هەر لە خۆم شەرمەکەم باسی بکەم. یەکەم شت، هەموو کەسێ لەم شارە زۆربەی دەوڵەمەن و ئەوانەشی لە خوار منەوەن کە کار بەدەستن، هەمویان کارەکەریان هەیە لە ماڵەوە. وەڵڵاهی کارەکەرم نییە لەگەڵ ژنەکەمە دەستگیرۆی ژنەکەم ئەەکەم، خۆم هەویر ئەشێلم، هەتا وەکو هەویرەکە ڕێکە بێتەوە گونک بۆ خێزانم ئەبڕم، کۆمەڵێ ئیشی ناوماڵەکەکەم، چکۆ مناڵم زۆرە بەتەینا ناتوانێت بە خۆمان ڕانەبینیوە کەسێک بێنم خزمەتم بکە، خۆم لەگەڵ ژنەکەمان خزمەت ماڵ خۆم ئەەکەم. ئەمە یەک. دوو، کە شەوان خەڵک ڕاگیر ناکەم، ئەی خەلیفەی ئیمانداران، ڕۆژم هەموو بەدەست خەڵکەوە فەوتاوە، ئەی شەوم بۆ پەروەردگارم نەبێ عیبادەت کەم، بە ڕۆژیش لەگەڵیان بە شەویش بێ دەمەتەقێم لەگەڵا بکە، وەڵڵاهی شەو دەرگە لە کەس ناکەمەوە.
سێمیش کاتێک لە هەفتەی جارێکا لە دە ڕۆژ جارێکا درەنگە چمە دەرەوە وەڵڵاهی ئێستا ئەم جلەی کە خۆم گۆڕیوە هەر ئەم جلەم هەیە پێوەی ئەگەڕێم بۆ وەفد و بۆ پیاوەتی و بۆ ناو خەڵک بشێ جلەکانترم هی دەرەوە نییە کە ئەی شۆرم هەتا وشک ئەبێتەوە کزر ئەبێتەوەی کەمە بەرم ئەگەر کەسێکیش لە من باشتر هەیە ئەتوانێ حکمیان بکە بەخوا من بێ پێویستم لەمە تاقەت ئەم سەرێشەیەم نییە یەکێتر لە جێی من تەعین کە ئەڵێ ئیمامی عومەر دەستی کردە گریان وتی الحەمد لله الذي ما خاب ظني بك وتی سپاس بۆ ئەو خوایەی لە گومانی خێری من ئابووی لە یەکەم ڕۆژەوە تەعیندم کرد منت شەرمەزار لای خەڵکەکە نەکرد خۆشەویستان من هەر ئەوە ناڵێم ئەمە بەسەر هاتێکە خۆ ئێستا سەعید وەفاتی کردووە خۆ ئێستا خەڵکی حمص نەماون بەڵام جوامێری ئەم پیاوە ماوە بەڵام بێئەدەبی فیرعەون هەتا وەکو قیامەت هەر باس ئەکرێ خراپەکاری کار بەدەستی زاڵم هەر باس ئەکرێ بۆیە عەدالەتەوە لە ئینسان ئەکا شکۆی هەبێ لە دوای مردن وەکو شاعیر ئەڵێ فیا سائل عن أناس مضوا أما لك فيما مضى معتبر ئەی ئەو کەسەی ئەمڕۆ دارێک بەدەستەوەیە و ئەتوانی شتێک بکەی بۆ سەعید بۆ تو بۆ نەبێتە سەرمەشق چیە هەیە ئێستاکە هەتا وەکو سەعات دەیش حیمایەکانی بوێرێ بڵێ گەورم لەکوێی وەڵڵاهی کەس ناوێرێ چیە هەیە ئێستاکە نەوەکو خۆی هەویر بشێلێ بۆ مناڵەکانی بەڵکو دەیان دۆستیشی نەبێ لەگەڵ تەمەح لە ژنی خەڵکی شانەکە چیە هەیە لەوانەی ئێستا بەو هەموو سەروەت و سامانەی هەیەە بەو هەموو ماڵ و خۆشگوزەرانیەی هەیەە دەست بۆ ماڵی خەڵکی تر نەبن و خەڵکی قۆڕخکاری نەکەن بۆیە زۆر گرنگە عەدالەت ئاوا ئەچەس پێ خۆشەویستان کاتێک غەنیمە هاتەوە بۆ مەدینە ئیمامی عومەر زۆر پێی تەعەجوب بوو وتی عەلی من تعجبم دێ هەنگوینیان ناردووە کە لە غەنیمەیە گردویانە کەوچکەکەی تایە هەر کەوچکەکەیان دەرنەکردووە وتی هیچ دوو دڵمە بە عومەر تۆ پاکی ئەوانیش پاکیان هەڵبژاردووە بە ئەڵڵا گەندەڵ بوویتایە و خزمەکان خۆتت تەعین بکردایە و ماڵ و سەروەتی موسڵمانانت بخواردایە نە هەنگوینت بەدەستەکەی نە کەوچکەکەی تۆ پاکی ئەوانیش پاکن بۆیە کار بەدەست ئاوێنەی ملەتە من ئاوێنەی مناڵەکانمم خیانەتیان لێ بکەم و میوە و خواردن و خۆشگوزەرانیەکانیان بەرم بۆ ماڵێتر کوڕێک حورمەتی نییە ڕێزم لێ بگرێت و ڕێزیش ناگرێت